folks. دیموکراسی بنەمای کۆمەڵگەکەمان و سەرچاوەی هێز و نوێبوونەوەمانە. هەر ئەوە سەرکردایەتیمان بەهێز دەکا بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیریمان لە جیهاندا. بزوێنەری تواناکانمانە بۆ گەشەی ئابووری. دڵمانە و چۆنیەتی دیتنمانە بۆ جیهان و نیگای جیهانیشە بۆ ئێمە. هەر بۆیە توانای ئەمریکا بەو شێوەیەی کە هێزێک بێ لە جیهاندا بەرەوپێشەوە بڕوات و بتوانێت تواناکان یەک بخا بۆ کاری هاوبەش لە ناوخۆوە دەست پێ دەکا. دەبێت ویلایەتە یەکگرتووەکان ڕێبەراتی بە هێزی لۆژیکەوە بکات، نەک بە لۆژیکی هێزەوە. ئەوە گۆشەنیگای جۆ بایدنە بۆ پێگەی وڵاتەکەی و ڕۆڵی لە 4 ساڵی داهاتوودا. In the weeks since we won the election, I've been struck by how much they're looking forward to the United States reasserting its historic ئەو role as تێدەکۆشێ a global leader. کە خۆی بە تەواوی لەو قۆناغە کارەسات بارەی ترامپ دابڕێ کە خەریک بۆ ئەمریکا لە ناوخۆ و دەرەوەیدا وێران بکات. هەر بۆیە بایدن لە سیاسەتی دەرەوەیدا پێداچوونەوەی ڕیشەی دەکات. ناوبراو سەرەتا گرنگی بە بیناکردنەوەی دیموکراسی ناوخۆیی دەداتەوە بۆ گێڕانەوەی متمانە بۆ دامەزراوە ئەمریکیەکان و چاکسازی لە سیستمی پەروەردە و دادوەری و شەفافیت لە سیستمی داراییدا بۆ خۆڕزگارکردن لە هۆکارە ڕیشەیەکانی نەبوونی یەکسانی لە کۆمەڵگای ئەمریکیدا. بایدن پێویستی بە چەند هەنگاوێکە لەوانە گێڕانەوەی بینای سەرکردایەتی ئەخلاقیانەی ئەمریکایە لە مامەڵەی لەگەڵ پەنابەران و لادانی گەمارە و لەسەر وڵاتانی موسڵمان کە ترامپ لە سەرەتای دەسەڵاتیدا لە 2017دا سەپاندی. قەدەغەکردنی ئەشکەنجە و پشتیوانی لە شەفافیەتی سەربازی و لە دیموکراسی و مافی مرۆڤ لە جیهاندا. ئەوەش بە گرێدان و بانکێشتی کۆنگرەیەکی جیهانی بۆ پشتیوانی لە دیموکراسی. گرتنەبەری سیاسەتێکی ئابووری بۆ گێڕانەوەی چینی ناوەڕاست، ئەوەش بۆ بەرپەرشدانەوەی سیاسەتی هەلپەرستانی چین لە ئابووری جیهانیدا کە قازانج بە هاوڵاتی ئەمریکی بگەێنێت. هەروەها گێڕانەوەی ڕۆڵی ئەمریکا بۆ کۆکردنەوەی وڵاتانی جیهان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گرفتانەی دێنە پێشەوە، بە تایبەتی گۆڕانکاری ژینگەیی و قەدەغەکردنی پێشبڕکێی خۆپڕچەکردن. بایدن سەر بە قوتابخانەی لیبرالیە لە سیاسەتی دەرەوەدا، ئەوەش قوتابخانەیەکی ناسراوە لە پەیوەندە نێودوڵەتیەکاندا کە لە سەرچەند بنەمایەک دامەزراوە، لەوانە هاریکاری نەک ململانێ لە پەیوەندەکاندا. دایالۆگ و دانوستان چاکترین ڕێگایە بۆ بیناکردنی ڕایەڵەی پەیوەندەکان لە نێوان وڵاتاندا، نەک بەکارهێنانی هێز و چەک. گرێدانی ڕێکەوتن و پەیمان ڕێگەیەکی گرنگە بۆ بەردەوامی پەیوەندەکان. هەروەها چالاکردنی ڕێکخراوە نێودوڵەتیەکان گرنگیەکی زۆریان هەیە بۆ پاراستنی ئاشتی و ئاسایشی نێودوڵەتی. ئەوەش یارمەتیدەرە بۆ بەرپەرشتانەوەی لەمپەرەکان بە شێوەی هاریکاری وڵاتان کە تەنیا بە وڵاتێک ناکرێ. لە ئەمریکادا پیادەکردنی استراتیژی و بەرنامەی سەرۆک تەنیا بەخۆی ناکرێت، دەبێت تیمێکی پراگماتی و شارەزای هەبێت. بۆیە ئەو تیمەی بایدن بە تایبەتی لە سیاسەتی دەرەوە و ئاسایشی نەتەوەیدا خاوەنی ئەزمون و دەزانن چۆن مامەڵە لەگەڵ ئاڵۆزی و دژواری سیاسەتی دەرەوەدا بکەن، بە تایبەتی دوای ئەو زیانە گەورەیەی ترامپ بە سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی گەیاند. هەموو ئەوانەی دیاریکراون سەر بەو قوتابخانە لیبرالیەن بڕوایان بە ڕایەڵەی پەیوەندەکان لەگەڵ دۆستان و دایالۆگ لەگەڵ نەیاران هەیە. زۆربەیان لە ئیدارەی ئۆبامادا کاریان کردووە، بە تایبەتی ئانتۆنی بلینکێنی وەزیری دەرەوە و جاک سۆلیڤانی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی کە هەردووکیان ڕۆڵی سەرەکیان هەبوو لە گەیشتن بە ڕێکەوتنامی ئەتۆمی لەگەڵ ئێران. بەڵام ناشکرێ بابەتەکان بە سادەیی تەماشا بکرێن، بە تایبەتی سیاسەتی دەرەوەی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا، بە تایبەتی دوای ئەو شڵەژانەی ترامپ بە سەرپێگەی ئەو وڵاتەی داهێنا. هەر بۆیە بایدن دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکاندا پەیامێکی ئاراستەی جیهان کرد، ئەویش ئەوە بوو کە بۆ ڕێبەرایەتی جیهان بە شەفافیت ئەمریکا دەگەڕێتەوە. بەڵام چۆن پێداچوونەوەی سیاسەتی بازرگانی و تەکنۆلۆژی لەگەڵ چین ڕێک دەخاتەوە، چۆن مامەڵە لەگەڵ رووسیا و هەژمونگەرایی و پێشبڕکێی چاکسازی ئەو وڵاتەدا دەکات، چۆن دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران لە ژێر سای خواستی هاوپەیمانەکانی بۆ بەشداری لەو ڕێکەوتنەدا. دوجاریش بایدن چۆن باڵانسی داکۆکی لە دیموکراسی و مافی مرۆڤ ڕادەگرێ لەگەڵ هاوپەیمانە دیکتاتۆرەکانی لە ناوچەکەدا کە ئیدارەکانی پێشخۆی ئەو بەهایانەیان کردووەتە قوربانی لە پێناوی دەستکەوتە مادیەکاندا.
The people of this nation have spoken.